شەپۆلێکی نوێی گرانبوونی سوتەمەنی بازاڕی هەرێمی کوردستانی گرتوتەوە. هەر سێ جۆرەکەی بانزین 50 دیناری دیکەی چۆتە سەر و نرخی نۆرماڵ گەیشتە 1050 دینار و مەحەسەن 1250 و سوپەریش 1400 دینار. کاتە شۆفێران سەیری شاشەی بانزینخانەکان دەکەن کە چۆن پارە خێرا سەر دەکەوێت و لیترەکە هێواش، ئۆتۆمبیلەکانیان لە هۆکارێکی ئاسانکاریەوە بۆتە بارگرانێکی گەورەی دارایی کە ناچاریان دەکات لە پێداویستی تری خێزانەکانیان ببڕن و پارەکانیان لە کڕینی بانزیندا بسووتێنن. چی دەرێنێت تۆ لە کاتێکا لیترێ بنزین بۆ بە 1000 دینار بەڕای تۆ مەصرفی سارە دەربێنێ، مەصرفی ماڵ دەربێنێ، یعنی لێرە بەس بەشی بنزینەکەکە ڕۆژانە بای 25000 پیا بکەی ئەبێ 15 بیتەوە بە بنزینە 10000 بۆ مێنێتەوە، یعنی لە هەفتەکە 60,000 چەندێکە تەکسی و کڕیەوە تقریبا لە پێش ڕەمەزانەوە 4 مانگە 4 بەتەمای بیفرۆش بەتمان بیفرۆش دەرینیان، یعنی تۆ ژیان وا قورسیان کردووە لێ و بنزینی لێ گرانکەن، کاربا و لێ گرانکەن 200 شتێک کاربا و لە هەر تاسە نەما. وەڵام من لە ناوشارێکەکەم بەذاتی خوا فریای ناکەوم، فریای ماڵ مناڵ ناکەوم. چەندێک لەو داهاتی پێیاکەی ببیدەی لە ئێسان باید دەم تێ کردووە، جاری وایە پارەی بنزینەکەش دەرناکەینەوە. سپاتی تێ لترێ ئێستا 1000 پێیاکەی چەندی بە بانزین؟ وەڵا 20 بێ بنزین ئێت کاکە تۆ سەرەکەی لەگەڵە تەبرید مەوێ، تەبرید سارە بە سەرفێکە لە دەمی خێزان و ماڵ منداڵ گرتوتەوە. ئەرەوەڵا بە تەواوەتی بەس بۆ ئەوەی بەشی خۆ بڕۆت. ئێستا زانی چییە؟ ئێستا کاژین ئەوەی کە ئیشی کرێی پێەکە بەس نانەسکێ، یعنی لە پاشەکەوت نە پاشەکەوتی نییە، نەما تازە باسی پاشەکەوت مەکە. ئەم گرانی ناڕوونە لە کاتێکدایە کە بەرپرسانی پەیوەندیدار خۆیان لە ڕوونکردنەوە دەدزنەوە. کەناڵی پەیام پەیوەندی بە چەند لایەکەوە کرد بەڵام ئامادەی وەڵامدانەوە نەبوون. شارەزانیش دەڵێن حکومەت بنزینی هەرێم بە عێراق دەفرۆشێت و کەمبوونەوەی غەلوەی ناوخۆیی هۆکاری سەرەکی گرانبوونی نرخەکەیە، باجەکەشی تەنها هاوڵاتی دەیدات. تۆ ڕۆژانە 50,000 بەرمیل دابین کراوە بۆ ئەم خەڵکە کە بۆی پاڵێ و بیە بێ خەڵک. ئەی باشە پارێ و 50,000 چی لێت بۆ چووە بۆ نایەن بۆ خەڵکە، بۆچی ڕۆژ بە ڕۆژ زیایەکەن لەسەر خەڵک. دۆلار گرانە بێ حکومە گرانیەکە یاد ئەمریکا ناینێریا عێراقنیەتی بۆ لێرە لەسەر میلەتەکەی گرانەکەن، بەڵام میلەتی حەقی خۆیەتی هەرچی پێ بکرێ مستحقە. من ئەمە لایەن خۆمە من ئەو قسەیەکەم، ئەمە مستحقە میلەت. ئەگە مستحق نەبێت ئەتوانێت کاکە وەرنە سەر جادە دەنکەن هاوارکەن، خۆ قابل هەمووی ئەعدام ناکەن، هەمووی ناکوژن، ئەو خەڵکا کوژن هەموو شتێک گران بۆ ئەرەوەڵا. بەڵام موشەکەش زیاد ناکە. ئەزایی چییە؟ بۆ نمونە گەڵا بەرزە بێتەوە، گەڵا بەرزە بێتەوە تۆزێ بەرزە بێتەوە بنزین گرانە بێ، بەڵام کە دوای داژە بەزێتەوە بە مستەوایشی زۆر کەم بنزینەکە ئەرزانە بێت، یعنی 50 خان بەس 25 دایا بەزێ. لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک نەوتا گرانبوونی بنزین کێشەیەکی نالۆژیکیە. هاوڵاتیان دەڵێن کێشەکە لە بەڕێوەبردندایە نەک دابینکردن و پەیامی توندیان بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە کە دەبێت هەرچی زووترە گرفتی سوتەمانی چارەسەر بکەن. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.